سەنتەری لێکۆڵینەوەی ئایندە لەژێر ڕۆشنایی پرسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تۆمارکردنی چەند حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان توێژینەوەیەکی بڵاو کردوتەوە و تێیدا ئاماژەی بەوە داوە کە پێویستە لێکدانەوەیەکی جددی بۆ ئەو هەڕەشانە بکرێت کە ئەو ڤایرۆسە بۆ سەر ئاسایشی تەندروستی هەرێمی کوردستان دروستی کردووە و لەو چوارچێوەیەشدا لە سایەی ئەو پێوەرانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ گرتنەبەری سیستەمێکی تەندروستی ستاندارد لە وڵاتێکی پێشکەوتوودا دیاری کردوون دەتوانین ئاماژە بۆ گرنگترینی ئەو هەڕەشانە بکرێت کە دەکرێت لە ڕووی تەندروستی و ژینگەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان ببنەوە لەوانەش سەرەتا توانای مرۆییەکانە کە بەپێی ئەو ژمارانی بەردەستن ئەگەر پارێزگای سلێمانی وەک نمونە وەربگیرێت پێویستی بە 25,000 کارمەند و پزیشک و پسپۆر هەیە بەتایبەت لە پسپۆرەتی ورد و دەگمەندا بەڵام لە ئێستادا ئەو ژمارەیە نیوەیە و تەنها 13,000 بەشێکی زۆری ئەو ستافەش کە هەیە ئامادە نەکراون بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەیەکی لەم جۆرەی بەهۆی کۆرۆناوە هاتوتە ئاراوە دووەم تەوەر بریتیە لە ژێرخانی پزیشکی ئەوەش بە ئەندازەیە کەم و کورتە بە ئاستی زیانەکانی ڕوودانی کارەساتێک یان بڵاوبوونەوەی پەتایەکی تەشەنەکەر بەراوردکردنی نائومێدکەرە هەروەها لەبارەی لاوازی یان نەبوونی متمانە لە نێو هاوڵاتیان و کەرتی تەندروستی هۆکارێکە بۆ ئەوەی ڕادەی پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان کەم ببێتەوە بە شێوەیەکی گشتی هەڕەشەکان لەسەر ئاسایشی تەندروستی لە تواناکان گەورەترن ئەوەی کە پشتیشی پێدەبەسرێت بوونی هەندێک توانای کەسی و پسپۆری دەگمەنە هەروەها خاڵی گرنگ پەیوەستبوونی تۆڕی تەندروستی جیهانی بە تۆڕی تەندروستی هەرێمی کوردستانەوەیە و خاڵی تری ئەرێنی ئەوەیە تا ئێستا ژینگەی کوردستان بە بەراورد بە ژینگەی وڵاتانی تر پاکشترە کە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی هێشتا کوردستان ژینگەی کارکردنی پیشەسازی ئەو ئاستە فراوان نییە